سابڵاغ یان بەوتەی ئەمڕۆیی مەهاباد باسی کامیان بکەم؟ محەممەدی ماملێ، وەفایی، هێمن، هەژار، شەرەفکەندی، کامیان؟ بێشک مەهاباد یەکێک لەو شارانەی کوردستانە کە گەر لەلای هەر کوردێک ناوی ببەی بۆی نامۆ نابێت. مەهاباد یان بڵێن بووکەکەی موکریان هێندە تایبەتمەندی هەیە کە گەر لەسەر بەژن و باڵای ئەو شارەشە و ڕۆژێکیش قسەی بکەی خلاص نابێت. بەڵام بێشک ناوی مەهاباد کە دێت خوڕپەیەک لە ناو دڵی هەموو کوردێک دێنێت و ئەویش بیرەوەری دوورەبەندانە. لە ڕێکەوتی 16 ئەیلولی 1942 زاینی هێندێک تێکۆشەری کورد بۆ پڕکردنەوەی جێگەی بەتاڵی جوڵانەوەی کورد لەو ڕۆژانەدا لە بن ئەم دارانە کۆمەڵی ژیانەوەی کورد یان کۆمەڵی ژێکافیان دامەزراند. بەدوای ئەوەدا لەسەر پێویستی هەبوونی ڕێکخراوەیەکی مۆدێرن و بە بەرنامە لەو سەردەمەدا لە ناو کوردستان کۆمەڵی ژێکاف جێی خۆیدا بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕێکەوتی 25 گەلاوێژی 1324 هەتاوی واتە 16 ئوتی 1945 بەهۆی زاڵبوونی شەڕایەتی شەڕی جیهانی بەسەر ئێراندا و بە یاریدەی هێندێک هێزی دەور و پشت لە ماوەیەکی زۆر کەم واتە نێزیک بە 6 مانگ ڕەوشێکی وا هاتە ئاراوە کە جێ بۆ دامەزراندنی دەوڵەتێکی خودموختاری کوردی خۆش بوو. بەداگیرکرانی شارەوانی مەهاباد کە بەواتەیەک دەبوو بە ڕێگە خۆشکەری دامەزرانی سوپای کوردستان کە ئەویش دواتر وەکێزی پێشمەرگەی کوردستان نێوی لێبرا، حازرکاریەکان بۆ دامەزراندنی دەوڵەتی خودموختاری کورد ڕۆژ لە دوای ڕۆژ و یەک لە دوای یەک ساز دەکران. لەو نێوەدا دەبێت باز لە قازی محەممەد وەکو وەدیهێنەری زۆربەی هەرە زۆری ئەو حازرکاریانە نێو ببین، تەنانەت هەر ئەو بوو پیلان و بەرنامەی هەمووی ئەو حازرکاریانەی دادەڕشت. بەڵێ ئیتر کاتی هاتبوو، بەرەبەیانی ڕۆژی دوورێبەندانی 1324 هەتاوی بوو. ئەو کاتەکە هەتا لەبیر هیچ ڕۆڵەیەکی بە ئەمەجی کورد ناچێتەوە. خەڵکی سابڵاغ بە بڕیاری پێشەوە هەمووی لە مەیدانی چوارچرا خڕ ببووە. لەو کاتەدا پێشەوە چوو بۆ سەر سەکۆیەکەی بۆی دابینکرا بوو لە حزوری زیاتر لە سەدان کەس لە چین و توێژەکانی خەڵک و هەروها سەرۆک عەشیرەتەکان و مەلا مستەفای بارزانیدا بە فەرمی یەکەم کۆماری کوردستانی ڕاگەیاند. وابخن نقشي أكاتادي جيان وابخن نقشي أكاتادي جيان كازنا لكل مردوا كازنا لكل مردوا لەسەر بەرنامە و ویست و داخوازەکانی کۆمار بیر و ڕای جیاواز زۆرن، بەڵام ئەو دەستکەوتانێک کە حەشە هەڵنەگر بێت ئەوانن: 1. بەڕێوەبەری ناوچەژێر دەسەڵاتەکانی حکوومەتی کوردستان بە دەوڵەتی کوردستان بوو، سوپای کوردستان یان واتە هێزی پێشمەرگەی کوردستان ئەرچی ڕاگررتنی ئاسایش و ئەمنیەتی و ناوچانەی لەدەستدا بوو. 2. خوێندن و نووسین و فێرکردن لە قوتابخانەکان بە زمانی زگماچی واتە کوردی بوو، زمانی کوردی وەکو زمانی ڕسمی دەوڵەتی کوردستان دەناسرا. 3. گۆڤار و ڕۆژنامە بە زمانی کوردی چاپ و بڵاو دەکرانەوە و نرخی زۆر بە کاروباری ڕۆناکبیری و کولتوری دەدرا. لەو ماوەیەدا گۆوارەکانی کوردستان، هەڵاڵا، هاواری کورد، گروگاڵی مناڵان و هێنێک گۆواری تر دەستیان بە وەشان کرد. لە داساتەکانی کۆماردا هێنێک کتێبیش بە زمانی کوردی چاپ و بڵاوکرانەوە. بایەخێکی زۆر بۆ ژنان وەکو بەشێکی گرنگ لە کۆمەلگادا دەدرا و بۆ یەکەم جار لە مێژووی کورداندا ڕێکخراوی ژنان بە ڕسمی پێکات. کۆماری کوردستان ئەو کۆمارەی دڵی کوردانی هەموو بەشەکانی کوردستانی ڕوون کردبەوە و ببوو بە هیوایەکی ڕوون بۆ گەلی کورد. بەداخەوە تەنانەت دوای 330 ڕۆژ کەوتە بن تاریکایی هەوری ڕەشی خیانەت و لەو کاتەدا پێشەوای نەمری کورد جارێکی تر بە زانایی و بە تەدبیرەوە هەڵسو کەوتی کرد و تەنانەت لەو کاتەدا کە دەیتوانی خۆی لە چەنگی جەلادەکانی حکوومەتی شا ڕزگار بکات
بە قیمەتی بەرگریکردن لە گیان و ماڵی خەڵکی مەهاباد خۆی فیدا کرد. دوای بەرەوەچوونی دادگایەکی نظامی زۆر ناعادڵانە لە ڕێکەوتی دەی خاکەلێوەی 1326 هەتاویدا پێشەوا و سەیفی قازی و سەدری قازی لە چوارچرای مەهاباد واتە هەر ئەو شوێنی کە کۆماری لێ ڕاگەیەندرا بوو لە سێدارەدران. بەڵام ڕێبازی کۆماری کوردستان بەوە کۆتایی پێ نەهات و ئێستاشی لەگەڵ بێت کۆمەڵانی خەڵکی کوردستان دوو ڕێبەندان و دەستکەوتەکانی کۆماری پێشەوا خۆشەویستەکەیان لەبیر نەچۆتەوە. هەموو ساڵێک ڕۆڵەکانی بە ئەمەجیگەلی کورد چ لە ناوخۆ و چ لە دەرەوەی کوردستان بە هەموو شێوەیەک بۆیان بکرێت یاد و بیرەوەری کۆماری کوردستان زیندوو ڕادەگرن و جێژنی بۆ دەگرن. لێرەدا جێخۆیەتی ئێمە ژۆک و کورد تیوی ساڵ یادی دامەزراندنی کۆماری کوردستان لە هەموو ئێوە بەڕێزان پیرۆز بکەین. هەر بەرز و شکاوە بێت ئاڵای کوردستان، هەر درێژ و پڕێبوار بێت ڕێبازی پیرۆزی دوو ڕێبەندان. دوو ڕێبەندان پیرۆز بێت. کۆمیتەی بەڕێوەبەری جێژنی دوو ڕێبەندان بە بۆنەی 61 ساڵ ڕۆژی دامەزراندنی کۆماری کوردستان لە 28 جانیوێری ڕێوڕسمێک ساز دەکات. لەو ڕێوڕسمەدا هونەرمەندان هێرش هەورامی و کوردە و گەڵاڵی بەشداری دەکەن. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 604 313 12 31.